ڕیسی هزار دیناری دابش کردووە کە بەسەر هاوڵاتیانی عراقدا بەش بکە بەڵام ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان لە سادا بەشەکرێن نرخەکەی زۆرە لە کاتێکدا نزیکە لەو نرخی کە لە بازار هەیە کە بە شێوەیەکی بازرگانی ئەفرۆشرێتن کە لە ئێستادا بەرمیلێک نەوت لە ئیدارەی سۆران نەوتە باشەکەی بە 165 هزار دینارە لە کاتێکدا کە ماوەی 2 ساڵ و نیو بوو نەوتی هەرێمی کوردستان لەلایەن عراقەوە ڕاگیرا بوو بەڵام لە 27 ئەیلولەوە کە دەست بە هەناردەکردنەی کرا لە ڕێی بەندەری جیهانی تورکیاوە ڕۆژانە 250 هزار بەرمیل کە ڕەوانە ئەکرێتن لەو ڕێژەیە 50 بۆ 6 هزار بەرمیلی ڕۆژانە کە ڕێگە دراوە هەرێمی کوردستان لە ناوەخۆی بەکاری بهێنێت بەڵام حکوومەت ئەو 50 بۆ 6 هزارەی کەوە بەرمیل نەوتەی کە لە ناوەخۆ بەکاری بەرهەمی دەهێنێت بۆ ناوەخۆی هەرێمی کوردستان ئەوەی کە ڕۆژانەدا بەشی ئەکاتن بەسەر گوندنشیناندا نرخێکی گرانە هاوڵاتیان گلەیان هەیە لەو نرخە نەدەبوو نەوتی ناوەخۆ بەو ڕێژەیە گرانە بەسەر هاوڵاتیاندا بەش بکرێت لە کاتێکدا کە حکوومەتی عراقی بە 30 هزار دیناردا بەشیەکاتن جگە لەو نەوتەی کە هەرێمی کوردستان لە ناوەخۆ ئەیداتە گوندنشینان حکوومەتی عراقیش بڕیاری داوە بڕی 3 ملیۆن بەرمیل نەوت بۆ هەرێمی کوردستان دابین بکە ئەوەشیان نرخەکەی گرانترە لە حکوومەتی عراقی کە حکوومەت بڕیاری 30 هزار دینار داوە لە ئێستادا ئەوەشیان بە پێی و زانیاریانەی ئێمە هەمانە کە عراق بڕیاری داوە بۆ 50 هزار حکوومەتی عراق بڕیاری داوە 3 ملیۆن بەرمیل بە هەرێمی کوردستان بدات بە 50 هزار دینار بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابەشەکە مەش جیاوازیەکی هەیە من هاوڵاتیەکم لەگەڵا بێتن لەسەر نەوت قسم بۆ ئەکاتن ئەگەر بیتە ئێرانە ئەو گلەی خۆی هەیە ئەوەتن لە ڕێی مایکی پەیامەوە گلەیەکانی بگەین سلااوت لێبێتن بارودۆخی هاوڵاتیان چۆنەوە گلەیستان لە دابشکردنەوت سەلامی خوای گەورە دەبێت ئینشاءالله سەرەتا بە ناوی خوای تەبارەک و تەعالی ئەمە حال و وەزعین زۆر خراپە بەڕاستی لە کوردستان ئەوە نەوت نرخەکەی چۆنە گرانە والله نەوت بەحسی لە فەیزوشی بەراوکرایەت و ئارێن 4,500 تەوزیع ئەکرێت یعنی هیچ معنای تێدا نییە لە بەغدا بە 30,000 تەوزیع بکەیت هەمان نەفتە هەمان وڵاتە ئەلێرە بە 104,000 یاخۆ 105,000 تەوزیع بکەن ئەو زۆر مشکلی زۆر گەورە لەو فەقیر و هەژارەیەکەن هاوڵاتیان ئەو ناوچانە بە حکمەوەی ناوچەی ساردن پێویستیان بە نەوتی زیاتر هەیە لە چاو شوێنەکانی تر نەدەبوو ئەرزانتریان پێ بدرێن بەڵێ منطقة سەر و لایسیدەکان های حاجی عومەران بە بەرمێژێک دەرناسی حتا حەریرش منطقە حەریرە شەهرێش بە بەرمێژ دەرناسی ئەگەر بە ڕەزالەت ئەگەر خەرچی هەولێر بە بەرمێژ دەربچیتن ئەوش بە شەشی کەم پێتان وایە دەسەڵاتدارانی هەرێم لە خەمی بژێوی هاوڵاتیانیان دانین لە کاتێکدا بارودۆخی هاوڵاتیان خراپە موچە لە کاتی خۆی دانایە ناوەڵا هیچ لە خەمی هاوڵاتیان دانێت خەمی هاوڵاتیان ئەوە نییە ئەگەر لە خەمی هاوڵاتیان داباتە بێ معاش بدراباتە بێ نەوت بدراباتە بنزین هەرزان ببە تەبی ئیدارە و بازار هەرزان ببە ئەچێ بازاری ئەو پڕی گرانی لە بازاری کاک نەوت گرانە نەوت خوا قەبوڵ ناکە نەوت لەوێ بە 30,000 بی ئەلێرەش بە 4,500 یەک دەورەت یەک وڵاتە خوا قەبوڵ ناکە ئەو کا زەمیر کا ویجدان کا حەق کا زەمیر زۆر سپاس دەکەین زۆر سپاس بەڵەمە وتەی هاوڵاتیەک بوو لەبارەی نەوت و گرانی بازارەوە ماوەی لە مانجی هەشتەوە تاوەکو ئێستا موچەی مانجی هەشتیش لە کاتێکدا کە دابەش نەکرا بارودۆخی هاوڵاتیان بە تایبەتی بازارەکان سستیان پێوە دیارە تەنها 2 مانگ و نیو ماوە کە ساڵی نوێتەوە بێت کە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم 5 موچە قەرزداری فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەمە وای کردووە کە ژیان و گوزەرانی هاوڵاتیانیش بەرەو خراپی بڕواتن ئەو موچانەی کە دابەشیش کراوە هاوڵاتیان هەر فریای ئەوە کەوتون کە قەرزەکانیان بدەنەوە من لەگەڵ چەند کاسبکارێکیش قسەم کردووە ئاماژەیان بەوە داوە کە بە تایبەتی هەندێک گەڕەک هەیە کە کاسبکاران کاری لەکەن بەشی ئەوە کار ناکەن کە کرێی دوکانەکانیان پێ بدەن کرێی ئاو و کارەبای پێ بدەن سەرڕای ئەوەش زۆر دوکان هەبووە کە بەهۆی بێکاریەوە داخراون کە ئەمە ڕۆژ دوای ڕۆژ ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەرەو خراپتر ئەڕواتن بە تایبەتی بابەتێکتر ئەگەر باز بکەم لە کاتی هەڵبژارنەکان
حکوومەت پرۆژە ڕائگەیەنێەوە بەڵێ نەداتن کە پرۆژەکان بباتە سەر بەڵام ئەو پرۆژانەی کە لە کاتی بانگەشەکان ڕائگەیەنرێن تاوەکو ئێستاش ئەوانەی لە ساڵانی ڕابردوو کە ڕاگەیەنراون بەشێکیان تاوەکو ئێستا هەر بەردی بناغەیان بۆ بەردی بناغە کەشیان نەماوە نەچوونەتە بواری جێبەجێکردن لە بواری خوێندن لە ئیدارەی سۆران تاوەکو ئێستا 27 قوتابخانە لە کابینە و لە خانی سەرخۆڵدان کە پرۆسەی خوێندن لە کابینە و لە خانی سەرخۆڵ گرفتێکی گەورەیە هاوڵاتیان ناتوان وەکو پێویست ژنگەیەکی پێویستیان بۆ دابین بکرێ بتوانن بخوێنن لە سنتەری ئیداری سۆران تاوەکو ئێستا قوتابخانە هەیە لە کابینەدا کەمە گرفتێکی گەورەیە بەرۆکی پرۆسەی خوێندنی گرتوتەوە نەدەبوو تاوەکو ئێستا دوای 34 ساڵ لە حکومڕانی قوتابخانە لە خانی سەرخۆڵدا بێ یاخود لە کابینەدا بێتن. بابەتێکی تر کە سەرنجی منی ڕاکێشە تاوەکو ئێستا ئەو قوتابیانەی کە ئیمتحانی دەرەچی ئەەکەن تاقیکردنەوەی دەرەچی ئەەکەن بۆ ساڵانە بڕی 50,000 دیناریان لێوەرەگیرێ کەمە گرفتێکی ترە بەرۆکی قوتابیانەگرێ حکوومەت لە جیاتیەوەی کە هاوکار بێتن قوتابیان بتوانن بستنەوە پرۆسەی خوێندن و درێژە بە خوێندن بدەن ئەگەر لە دەرەچیش بێتن هاوکاریان بێ نەک ساڵانە پاریان لێ وەربگیرێتن وای لێ هاتووە تۆ هەر کارێک بکەی لە هەرێمی کوردستان بچێ هەر فەرمانگەیەک ڕێژەیەک لە پارەت لێ وەرەگیرێتن وای لێ هاتووە هاوڵاتیان ژیانیان سەخت بێ نەتوانن ژیانی ڕۆژانیان وەکو پێویست بگوزارێنن. زۆر سپاس بۆ پەیامنێرمان کاک ئازاد و مەراوایی بە شازێکی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمانە و زانیاری چالاکیەکانی بۆ باسکردی. بەڵێ زیزان لە شاری سلێمانی هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادەکردوین و کۆزانین خانمان هەمیشە خاوەنی توانە و سەلیقەیەکی جیاوازن لە بەرهەمێنانی کارە دەستیەکاندا و بەتایبەتیش خاوەن پێداویستیانی تایبەت بەدەرنی لەم توانە و لەم سەلیقەیە بۆیە ئەوانیش دەتوان زۆر کاری دەستی جوان بکەن و لێرادا لەم فیتێدا هاوکارانمان دەربارەی دەستڕەنگینی خانمانی نابینا بابەتێکیان بۆ ئامادەکردوین پێکەوە بینەریەبی.